کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەمیرەکەی کە نهێنی و ئاشکرایان یەکە و لای دۆست و ناحەزیان بە پیاوی مرد و ڕاشکا و ناسراون لەژێر هیچ فشار و زەختێکدا نابن و نەبوونەتە پاشکۆ و دەستکەلای دەستی هیچ ستەمکار و لایەنێک بەوەش ناسراون لە کاتی خۆیدا و بێسڵێمینەوە هەڵوێستی ڕاشکاوانەی خۆیان بەیان کردووە کە مێژوویان باشترین شاهیدیانە هەمیشە وەک کێو ڕاوەستاون و بە هیچ ڕەشەبایەکیش نەجوڵێنراون. کەناڵی ڕووداوی نزیک لە پارتی دیموکرات لە بانگەشەی بێڕکابەریەوە بۆ شەڕی دۆڕاوی گەورەکانیان میدیایەک بۆ شەڕی دۆڕاوی گەورەکانی بەنەوتی دزراوی نیشتیمانێک بەڕێوە بچێت چۆن لە پرۆفیشناڵیدا دەمێنێتەوە تا شەڕی بێڕکابەری بکات جگە لە چەواشەکردن نەبێت. لە کەناڵی ڕوودا و چەند وتەیەکی ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەشێوێنرێن کە باز لە دۆڕانی لە 150 خاکی نیشتیمان دەکات بەهۆی بڕیارە سەقەتەکەی دیوەخانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم و حکومڕانی فاشیلی 27 ساڵی ڕابردووی دوو حزبی حکومڕان. ئەگەرچی کۆمەڵی ئیسلامی و ئەمیرەکەی بە چەندین بەیاننامە و دیدار و لێدوانی ڕۆژنامەوانی مەترسی ڕیفراندۆمیان خستە ڕوو پشتیوانی خۆشیان بۆ دەوڵەتی کوردی سربەخۆ و بە پرۆژە و ئامادەکاری دروست هیچ کات نەشاردووەتەوە، بەڵام کەناڵێکی سێبەری پارتی بە ئامانجی شێواندنی هەڵوێستنە گۆڕ و مردانەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە پێچەوانەی کاری پیشەیی و ئەخلاقیانە دێت و چەند وشەیەک لا لێدوانەکانی مامۆستا عەلی باپیردا دەنێت و بە ئامانجی ئەوەی خەڵکی پێچەواشە بکات و وانیشان بدات کە ئەمیری کۆمەڵ لە وتەکانی خۆی پەشیمان بووەتەوە یان جیاوازی لە وتەکانیدا هەیە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ نەتەوەی کورد کە تعبیر بکە لە داواکردنی ئەو مافە خوارڕسک و سروشتەی خۆی کە بریتێ لە خاوەنی ئیرادە و ئیرادەی خۆبوونی لە وڵاتی خۆیدا و لە نیشتیمانی خۆیدا بە ئازادی و سربەست. ئەوە بەشێکە لە وتەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە لە 25 ئەیلولی 2017 لە دوای بەشداریکردنی لە ڕیفراندۆم کە کەناڵی ڕوودا و نائەخلاقیانە نیوە چڵپەخشی دەکات. لە درێژەی وتەکانیدا ئەمیری کۆمەڵ ئەوە دووپا دەکاتەوە ئامادەکاری بۆ ڕیفراندۆم نەکراوە و ئاواتەخوازیش دەبێت ڕیفراندۆم ئامانجی خۆی بپێکێت وەک چۆن دەیوت بڕیارێک بکەوێت باشترە نەک هەرێمێک بەو نیەتەوە کە بۆچوونەکانی ئەوان هەڵەبێت و ڕیفراندۆم ئامانجی خۆی بپێکێت کە دوجارەوەی ئەمیری کۆمەڵی دەترسا هاتە دی و نیوەی خاکی نیشتیمان لە پێناو سیاسەتی هەڵەی بازرگانە ناسیاسیەکان دۆڕا کە ئەمڕۆ دەیانەوێت گەمەی دۆڕاویان بە میدیا سێبەرەکانیانەوە دەستی چەوری خۆیان بە دڵسۆزانی خەڵک و نیشتیماندا بسڕن. لە وڵاتی خۆیدا و لە نیشتیمانی خۆیدا بە ئازادی و سربەستی بژی بەو شێوەیە کە دەیەوێت کە دیارە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و خەڵکێکی دیکەش لەگەڵ ئێمە هاوڕا بوو کە پێمان وابوو دەبوایە زەمینە سازی نێوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵەتی باشتر کرابایە بۆ ئەم پرۆسەیە بۆ ئەوە کە ئامانجەکانی خۆی بپێچێ و ئومێدەم وایە ئێستاش لەگەڵ ئەوەشدا کە پێمان وایە زەمینە سازی چاکی بۆ نەکراوە ئومێدەم وایە کە باشترین شێوە ئامانجەکانی خۆی بپێچێ. لە دوای 16 ئۆکتۆبەر ئەو کاتەی نەوتفرۆشان و دۆڕاوە سیاسیەکانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم نەیان دەوێرا تەنانەت لە میدیاکانیشیانەوە دەرکەون چجایەوەی بیر لە چارەسەری دۆخی شێواوی هەرێم و ئاوارەبوونی سەدان خێزانی کورد لە کەرکووک و دووسخورمات و لە دەستدانی لە 150 خاکی نیشتیمان بکەنەوە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەرپرسانە پەیامێکی دڵسۆزانەی بڵاو کردەوە کە باسی لە هۆکارەکانی دۆخی هەرێم و چارەسەرکردنی دۆخەکە کرد کە 17 خولەک و 7 چرکەیە، بەڵام کەناڵی ڕوودا و کە زووزوو بۆ بەرگریکردن لە بەرپرسە دۆڕاوەکان ناسنامەکەی پرۆفیشناڵیانە و بێڕکابەری دەردەخات. نۆ چرکە لە پەیامەکەی ئەمیری کۆمەڵ بڵاو دەکاتەوە بە ئامانجیەوەی خەڵکانێکی پێچەواشە بکات تا بەڵکو وانیشان بدەن مامۆستا عەلی باپیر قسەکانی پێچەوانەی یەکترن. تا لە هەر کەسێک بپرسی ئەم واقعە بۆچی پەیدا بوو دەڵێنەوە دەرهاویشتەی ڕیفراندۆمە، بەڵام بە بۆچوونی من ئەوە کوردبینی و نزیکبینیە. ئەم واقعە سەخت و دژوارەی کە بەمل هەرێمی کوردستاندا هاتووە لای هەموو کەس ئاشکرا و ڕوونە. بێگومان ئەم واقعە کە بەملماندا هاتووە گومانی تێدا نیە دەرهاویشتەی هەڵەی کەمینەیەکی بڕیاردەرن لە نێو هەرێمی کوردستاندا و ئێمە لێ بەرپرسیار نین، بەڵام بە پێی فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هۆکاری سەرەکی ئەوەیە کە
لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا ئەوانەی کە حکمڕانی ئەم وڵاتە بن حکمڕانێکی خراپیان کرد چ لە ڕووی نەبوونی حکمی ڕەشیدەوە یا سیستمێکی حکمڕانی تەندروست چ لە ڕووی بەدامەزراوە نەکردنی کاروبارەکانەوە چ لە ڕووی یاسا سەروەرنەکردنەوە چ لە ڕووی دەستێوەردانی شخص و بنەماڵە و حیزب لە کاروباری حکوومەت چ لە ڕووی بە پێوەرنەگرتنی مرۆڤ و هاوڵاتیەتی بۆ مامەڵەکردن لەگەڵ خەڵکدا بەڵکو گواستنەوە بۆ بە پێوەرگرتنی خزمایەتی و حیزبایەتی و دەڤەرایەتی و تا دوایی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای پەیامەکەیدا جەخت لەوە دەکاتەوە ئەوەی بەسەر هەرێمدا هاتووە هەڵەی کەمینەیەکی بڕیاردەرن کە باوەڕی وایە بڕیاری ڕیفراندۆم نزیک بینیە بۆ بڕیارە هەڵەکانی ئەو کەمینەیە و هۆکارەکان لە حکمڕانی فاشیلی 27 ساڵی ڕابردووی ئەو دوولایەنە دەسەڵاتەوە دەست پێ دەکەن نەک تەنها لە بڕیارە سەقەتەکەی ڕیفراندۆمەوە.